كاتمو جەماعەت هێزانمونیەکان هەموو لێرکوانە ڕاوەستابوون بەس شتەکە هیچ شتێکی زیانی مادی نەبوو. باش پێم بڵێ بزانم چیت بینی کاتی ڕووداوەکە چی ڕوویدا چوون بوو؟ وەڵا کاتمەوە هێزەکانی ئەمنی هەموو لێرکوانە بوون بەس لێرە نەبووی؟ نەخێر لێرکوانە نەبوون بە زوو گەیشتمەوە چکە ماری خۆمانە هەر دەتەنیشت ماری خۆمان بەعاردی کەتیە بۆ ماڵێکەتی یعنی عەفوان بەعاردی نەکەتیە هیچ شتەکە زەرەری جانی و مادی نەبوو. باشە کەس لەوێ هەبوو لە ماڵەوە کەس لە ماڵەکە دەژیا تێیدا هەبوونیان لە ماڵەوە نەبوونەوە ماڵی تێدایە بەس کەس تێدا نەبوو کەس لەوێ نەبوو. باشە گوێ بیستی دەنگی گەورە و ئەو جۆرە شتانە بوو؟ بەڵێ هەر بەخۆی کە لە ئاسمانێ تقاندرا بوو ئەگەنا شتەکە هیچ زەرەری نەبوو لە خوارەوە یعنی ئەوەی هەبووە پاشماوەی درۆن یاخود موشک بەڵێ پاشماوە بوو یعنی ئەوە نەبوو بڵێ هەر ڕاستە و خۆریدا لە ئاسمانێ تقاندرا بووە ئەو جەکەت بە خوارەوە. باشە هیچ کەسێک زەرەر و زیانی پێ نەگەیشتووە؟ نەخێر خانووەکەش ئەو ئاگرێکی هەبووە زەرەری هەبوو؟ ئاگرەکەش هیچ شتێکی هەڵە نەبوو بەس پیچەک دوای ڕەش کرد ینی دیواریشی ئازار نەدا ئەزیەتی و زیانی و جانی و مادی هیچ نەبوو. باشە ئاگرەکە چۆن کۆنتڕۆل کرا؟ هیچ حریقی شاد بەس بەخۆی سەر بەخۆی کوژاوە ئاگرەکەش زۆر ینی گچکە بوو ئەوە نەبوو بڵێ حریق شت بیکوژێنەوە. باشە هیچ ترسێک و لە ڕاوکەیەک هەیە ئێستا ئەو خەڵکانی کە لێرە نیشتەجێن؟ نا هیچ شتێکی زۆر ئاسایی بوو نۆرماڵ بوو شتەکە ینی هیچ ترس و شتی نەبوو بەس بای هەندێ منداڵ و ژن و شتە هەر دەترسێن نەکو شتەکەی شتێکی هەڵە نەبوو بڵێ جێی ترس بوو.